لە بەرچاوە ئەو برادەران و خزمانەکە هەیە لە کۆیەوە هاتەوە هەیە لە بەسکو لە هەولێرەوە هاتوێ و یارمەتیمان و هاوکاریمان بۆ ئەوەی ئەو جۆگا خزمەتکێ و ینی هاوکارەکەمان نەپسڕێتەوە لە باو باپیرانمان کە هاتۆ ئەو هاوکارێ و هەرەوەزیمان ینی نەبێتە یان شتێک پۆتان ئێستا ئەم جۆگایە کە دەڵێن جۆماری دەکەین جۆمار سوودی زۆرە ئەو جۆگایە بە خاوێنی ئەو ئاوە دێتە ناو گوندەکە هەم خاوێنە هەم کەمیش داکە ئەگەر خزمەتی نەکرد ئاوەکە ینی بیکە چوار کەرتێکی نادەتە ناو گوندەکە ئەوکەی کە خەسارە بێ بەڵێ ئێستا لەخوا بەزیاد بێ ئەوە کە ئەوە خاوی دەکەینەوە یەکسەر کەم و زۆر ئاوەکە دێتە ناو گوندەکە ئەم ساڵەکە لە بەرەوەی کە خوای گەورە بە ڕەحمی خۆی ڕەحممان پێ بکە وشکە ساڵیە ئاوەکە کەمە ساڵان پڕ بۆ جۆگای ئاو دەهات بۆ ناو گوندەکە وادی خۆی ئەو جۆگایەکە ئێستا دیوتە ئەوها پڕ بە پڕ ئەو جۆگای ئاو دەهات نو ئاسی لەبەر بوو هەر لە ئاسێک سەرچاوی پێدەری لەکەن کانێکەوە ئەوە یەکی بۆ یەکی بۆ ئاوە هەردوویان ئاوەشی دەکەن ئەو گوندەی ئێمە لە دووسێ نەوعان لە دووسێ ڕوانەوە سوودمان لێری ئەو دێتە ناو گوندەکەی مەڕمامان ئیسپادە لێ دەکا قاز و مریسک و مراویمان هەیە ئیسپادە لێ دەکا قەلەزەعاتی دەکەن ئیسپادە لێ دەکەین ئاوەکە خاوێنە وادی خۆی ئاوی خواردنەوەسمان لە قەڵاتەکەی بوو هەتا بەو ئاوەی هەموو شتێکە هەتا مەشکیان پێدەزات بۆ بەهاران لەبەرەوەی خاوێن بوو وەگەستا ئەم دەلاتی و نایلۆن بەزمڕەت بم هینە بۆ خاوێنەکەی هەڵ ناگرێت ئێستا وەک ئەو کاتی خاوێن بوو وەڵا ئەلێرەکانە سامان لێدەنا بۆ ئاوەی ئێمە هەموو ساڵەوە ئیشی باو باپیرۆن لە قەدیمە وەروهاتووە ینی لە پێش تەمەنی منیش وا هاتووە ئەم جۆگایە هەموو ساڵێ بەکارێکی هەرەوەزی خەڵکی گوندەکەی خڕ دەبنەوە ئەم جۆماڵی دەکەن زۆربەی ئیشەکانمان بەکاری هەرەوەزی کردووە لە سەرەتاوە تاکو ئێستاوها بەس ئێستا کەمتر بۆ زۆر وەکزارانە بەس ئەم ساڵ بەڕاستی تایبەتیە خەڵکی شاریش هاتوون یارمەتیان داوین خەڵکی شار کە هیچی لەبەر ئاوەی نییە هاتووە تەباییمان لەگەڵ دەکەن بە هەرەوەزی جۆگایەکەمان لەگەڵ جۆماڵ دەکەن کەوا کردیشمان ئەمڕۆ زۆری بەهاران جۆماڵ دەکرێت لە مانجی چوار بەدواوە جۆماڵ دەکەن لەبەر جۆگایەکە جیاو گۆڵ و ترپیسی و قوڵاوشتی وای تێدە بە بەردوداری تێدەچێ خاوین دەکەینەوە وڵا زەرەر و زیانی زۆر بۆ ئەو بێبارانیە ینی ئێستا دانەوێڵە تقریبن دەوروبەری گوندەکەمان زۆر لە دوایداوە زۆر هەندێکی هەروشی بۆ هەندێکی هەر ناتە دوورینەوە ئەو ئاوەش بەشی هەمووی ناکە ئێستاوە تقریبن هەموو خەڵک سەری گرتووە لە ناو گوندەکەی بۆ ئاودانی پاقلە ئەو شتانە بەڵە زۆر نزیکین لە زەی بچووکە بەڵام ئێمە بۆ خۆمان توانامان نییە ئاوی لە زەی بچووکە ئاوی هەڵشێشین و بیان بۆ مزەخەیان بە کارەبای بێنین بۆ ئاودانی زەراعەتەکەی حکوومەتیش بۆمان ناکە دەنا زۆر ئاسانە زۆر نزیکە کیلۆمەترێک و نیوە لە زەیەوە دوورین سا لەم کاتێ لەم مەوسومەی داخی خەڵ پاقلی ئاوەدا هەیە بە 10 ڕۆژ ئەنجا سەری بەرەکەوێ بە 15 ڕۆژدا هەیە جارێک بەرەکەی پاقلەکەی ئاودا جۆگای ئاوی سوێراوی گوندی بۆگدا لە ساڵی نەوەدەکانەوە دروستکراوە 30 بۆ 35 ساڵە و بژێوی ژیانی خەڵکی گوندی زۆر لەسرە بەداخەوە لە زۆر شوێنان شکاوە و ئاوی لێ دەچێت و بە فیرۆ دەڕوا و خەسار دەبێت پێویستی بە نۆژانکردنەوە هەیە داوام لە حکومەتی هەرێم ئەوەیە کە ئاوەڕێکمان لێ بداتەوە ئەم جۆگایمان بۆ نۆژەم کاتەوە جارێککە خێر تا ئێستا وەسایلی کارەبا و شتی بۆ نەهاتووە سەرزێ بچووک بە مەسرفێکی زۆر ئاوی لێ دەردەچێ و بۆ زراعات و کشت و کاڵ ئەم جۆگایە هیچ مەسرفێکی ناوێ بە خۆی دەدەخوارێ و سەرچاوێ لە جۆگا دەدەخوارێ بەس لە زۆر شوێنانەوە شکاوە ئەگەر حکوومەتی هەرێم جارێککە نۆژەنی بکاتەوە زۆر چاک بێت